کەمێک پێش ئێستا لە گەڕەکی گازینۆ لە قەزای کەلات ئەم ئۆتۆمبیلە بارهەڵگرا سوتاوە و ئاگری گرت وەکووە بینن لە دیمەنەکان. ئۆتۆمبیلەکە بە تەواوی سوتاوە و هیچی بەسەر هیچەوە نەماوە. من بۆ قسەکردنی زیاتر ئەڕۆمە لای خاوەنی ئەو ئۆتۆمبیلە. کاکەگیان سڵاو لێبێ بۆ خۆتان سەلامەت بن. باسی ڕووداوەکەم بۆ بکە چۆن چۆنین بوو، چۆن ئاگادار بوون خۆتان لێرە بوون؟ وەڵای ئێمە گروپی تەنکەرمانەیە تقریبان 30,000 سایەقیاتە لە سنەعاتمۆ سارەیم قسە و دوو جسرەکە لە ماڵا دانیشتوم ڕێک تەسوورێکیان ناردۆ گروپەکە ئەو سیارەی ئەو لا زەردێک بوو سووتیا لەولا ئەوە سووتیا وتم با بڕۆم بۆ لای سەوتیان لە ماوەی دە ڕۆژامە 11 سیارە سووتم با بڕۆم بیتێرم بیخەمەوە لای ماڵ. گەی ماولا و خوشکەزامە هاواری کرد ئاگر لەمەوە بەرزۆ بوو تا گەیم پیاە کوتێک لەم دیوی ئەمە کوژانەوە لەخە لە ژێرۆ کوتێتریان ئاوردا و وتم وە دەستبی کوژێنمەوە خۆم دە هەڵدەمەژێری وابزان بەزینیان کرووە قەی لاپاڵەکەیە ئەوش بڵێزەی کرد و دەسڵات نەماتی. ئێوە گومانتان لە هیچ کەسێکەیە؟ نە بەخوا هیچ کەسێک گومانمان لێ نییە و هیچ کەسیش دوژمنمان نییە. باشە سکاڵاتان تۆمار کردووە؟ وەڵای سکاڵات تەلەفۆنم کرد بۆ ئاسایش و بۆ پۆلیس و ئەتفا خۆی ئاگادارات کوژانی و هیچ. باشە دەستەکان خۆش بێ، خۆتان سەلامەت بن. وەکەوەی بینن لە دیمەنەکانە ئەو ئۆتۆمبیلە بارهەڵگرەیە کە کەمێک پێش ئێستا لە قەزای کەلار سووتا. دیارە کەمێک پێشەوەی ئەم ئۆتۆمبیلە بسووتێت ئۆتۆمبیلێکی دیکە سووتا و قسەم لەگەڵ وتەبێژی بەرگری شارستانیی گەرمیان کرد، ئاماژەی بەوە کرد نازان هۆکاری سووتانەکان چییە، بەڵام گومانیان هەیە کە دەستێک لە پشتی سووتانی ئەم تەنکەرانەوە بێت. لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا ئەمە سێیەم ئۆتۆمبیلی بارهەڵگرە کە لە کەلار دەسووتێت. بە پێی زانیاریەکانی 1964 لە ماوەی دوو هەفتەی ڕابردوودا نزیکەی 11 تەنکەر یان با بڵێن 11 ئۆتۆمبیلی بارهەڵگر لە قەزای کەلار سوتاون. تاوەکو ئێستاش بە پێی زانیاریەکانی 1964 هیچ کەسێک لەسەر سووتانی ئەو ئۆتۆمبیلانە دەستگیر نەکراوە. گومانەکان زیاتر بۆ واچن وەکو شۆفێری ئەو بارهەڵگرە قسەی کرد، باسی لەوە کرد کە گومانیان هەیە سووتێنرا بێت بە ئەنقەس ئەم بارهەڵگرە.